لە 2004 کە یەکەم مۆڵەتی پرۆژەی وەبەرهێنان درراوە تا ئەم کۆتایی واتە سیویەکی 2019 ئامارەکان بەم شێوەیە. ئێمە توانیمانە لە 13 سێکتەری وەبەرهێنانە کار بکەین. لەو 13 سێکتەرە دیارە ئێمە 327 پرۆژەمان مۆڵەتیاوە. 327 پرۆژەمان مۆڵەتیاوە. دیارە لەوانەش ئەگەر بەپی سێکتەرەکان من باسان بۆ بکەم، سێکتەرە بازرگانی 104 پرۆژە و سێکتەری پیشەسازی 77 پرۆژە و کشتتوکاڵی 10 پرۆژە، خزمەتگوزاری 10 پرۆژە، گەشتیاری 32 پرۆژە، گەیاندن 5 پرۆژە، نیشتەجێیی 58 پرۆژە، وەرزشی 13 پرۆژە، تەندروستی 5 پرۆژە و بانکەکان 1 پرۆژە و گواستنەوە 3 پرۆژە و فێرکردن 9 پرۆژە. ئەمە کۆی ئەو پرۆژانەیە کە لە بەڕێوەبەراتی گشتی وەبەرهێنانی سلێمانی لە 2004ەوە هەتاکو سیویەکی 12 2019 مۆڵەتی وەرگرتووە بە جوهدی ئەم بەڕێوەبەراتیە. دیارە بڕی سەرمایەی ئەم پرۆژانە ئەکاتە 23 ملیار و 94 ملیۆن 250,475. ئێستا لە کۆی ئەو پرۆژانەی ئێمە کە ئیشمان لەسەر کردووە 290 پرۆژە بە فعلی کارەکە. چی ئەوەی تەواو بووە و چی ئەوەی کە ئێستا لە کارکردندایە کە بە سەرمایەی 18 ملیۆن و 18 ملیار بمبورن 18 ملیار و 69 ملیۆن و 250,607. ئەمە سەرمایەی بەکارهاتووە لە پارێزگای سلێمانی. ئەوەی لە بەردەستمانایەوە لە ئێستا ئیشی تاکەین. دیارە ئێمە کۆمەڵی پرۆژەی زۆر داواکارێکی زۆرمان لە بەردەستایە، بریتە لە 204 پرۆژە پێشکەش لە ساڵی 2019 بە بەڕێبەراتی وەرهێنانی سلێمانی کراوە. لەو پرۆژانە 55 پرۆژەی لە سێکتەرەکانی ترایە و 15 پرۆژەی لە سێکتەری پیشەسازیایە. بە کۆی ئەم پرۆژانە 157 لە بواری بوارەکانی ترایە و 40 لە بواری پیشەسازیە. بە کۆی هەمویان 240 پرۆژە پێشکەش کراوە. لەوانە لە سێکتەرەکانی ترا 55 لەو پرۆژانە پەسەند کراوە و لە بواری پیشەسازیدا 15 پەسەند کراوە. 7 پرۆژە لە پرۆژەکان پەسەند کراوە لە ساڵی 2019 واتا ئێستا ئیشی تاکەین. لە زمانی ئەم ئامارەیە نییە کاڵین مۆڵەت ماچکۆم ئەوە لە ساڵی 2020 ئەنجامەکەی دەرەکەوێت کە چەند مۆڵەتەیە چکۆمی ئێستا پەسەندی سەرەتایی وەرگتووە و ئێمە داوای زەویمان بۆ کردو لە شارەوانی و کاری مۆڵەتی بۆ ئەەکەین و لەوەش ئەکاتە واتا ئێمە توانیمانە لە ساڵی 2019 لە 134 ئەو پرۆژانەی کە پێشکەش بە ئێمە کراوە کاری تیا بکەین و ڕەزامەندی بەدەست بێنین.